إن الحمد لله ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. عزیزانم، هەمیشە ئینسان بەدوای خۆیان وێڵە و ئەگەڕێ بۆ دۆزینەوەی خۆی و ناسینی ژیانی و بەرنامەکانی ژیانی زۆر پێویستی بە ئاینی پیرۆزی ئیسلام. ئیمامی غەزالی فەرمێت هەندێک لەو شتانەی کە ئینسان خۆیان پێوە ئەگرێ پێویستی بەوەیە کە شۆڕش بەرابەریان کات و بیان گۆڕێت. ئەفەرمێ هەرچی خەوی ئینسانەکانە هەر هەمووی خۆوە، ئەکرێ ئینسان زۆر زۆر بخەوێ و ئەکرێ کەمیش بخەوێ. ئەفەرمێ هەموو ئەو سفرانەی کە دانراوە ئینسان لێی ئەخوا هەمووی خۆوە، ئەکرێ ئینسان زاڵ بێ شۆڕشکا بەسەر خۆیە و زۆر گۆڕانکاری لەسەر ئەو سفرە و ئەو خوانەی دروستکە کە ئەی خوات. دایکمان عائیشە بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ یەکەمین بەڵایەک کە ڕووی کردە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای پێغەمبەرەکەی بەڵایەک بوو. ئەفەرمێ ئەو بەڵایەش بریتی بوو لە ئەشەبع، تێرخۆری، زۆرخۆری. ئەفەرمێ هیچ قەومێک نییە لە قەومەکان ئەگەر زۆریان خواردبێ و سکیان پڕ کردبێ ئللا لاشەیان قورس بووە و دڵیان لاواز بووە. زۆر شەهامەت و صفاتی بەرزی ئینسانیەت هەیە، بە بەرسێتی ئینسان دەسی ئەکەوێ لە کاتێکە کە واز لە بەرسێتیەکەی ئەهێنێ و لە تێریە ئەژی زۆر شت لە دەست ئەدا. ئێمە هەمیشە فکرەیەک لە زیهنمانایە، ئەڵێن لە ئیسلامە سونەتە ئینسان مەعیدەی خۆی بکاتە سێ بەشەوە، بەشێک خواردن و بەشێک ئاو و بەشێکیش هەوا. ئەمە لە سونەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. خۆشەویستی دڵ لەو فەرموودا ئەفەرمێ ما مەلأ ئادەمیون وعاء شەڕا من بەطنه، هیچ شتێک نییە لەسەر زەویە ئینسان پڕیکە خراپتر بێ بە ئەندازی سکی. سک پڕکردن زۆر مشکلەیە. ئەفەرمێ ئەی چەنێ بخۆن؟ ئەفەرمێ ئەگەر هەر ویستان بخۆن بحەسەب ابن ئادەمە ئوکولات یقیمن ظهره، تەنها ئەوەندە بخۆ پشتت ڕێک بێتەوە، کەم، زۆر کەم. ئەفەرمێ ئەگەر هەر ئەمە نەبوو فإن كان لا محالة، ئەگەر کەسێک هەر زۆر خۆر بوو زۆر زۆری ئەخوارد، ئەو کاتە فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه، واتە زۆر خۆرەکانی ئومەت سکیانەکەنە سێ بەشەوە. ئەگەرنا لە ئەسڵە لەم بەرنامە شیرینە چەند لوقەمەیەکی کەم کە پشتی ئینسانەکە ڕێک بێتەوە. ئەگەر پرسیارکەی لە حەکیمەکان بڵێ بەچی بوویتە حەکیم، حتمما جواب دەدەنەوە ئەڵێن بە کەمخۆری. ئەهلی عیلم بەچی بوونەتە ئەهلی عیلم؟ بە کەمخۆری. ئەهلی زوهد بەچی بوونەتە زاهیدەکانی سەرزەوی؟ هەر بە کەمخۆری. لە ئەهلی عیبادەت و ئەهلی شەویش بپرسی هەر ئەڵێن بە کەمخۆری. ئەگەر لە مەلیکەکان بپرسی چی وای لەکردون ئادابی مەلیکایەتیتان زۆر گەورە بێ، هەر ئەڵێن بە کەمخۆری. ئەگەر پرسیارکەی لەوەی کە سەحەت و لەشساغی لە طەبیبەکان بپرسی بەچی دروست ئەبێ، هەر ئەڵێن هەمویان پێکەوە کەمخۆری. واتە ئێمە وا تەسەور نەکەین ئێمە ئللا ئەبێ سکت بکەیتە سێ بەشەوە، ئەبێ کەمتر لە سێکە. لوقەیماتون، چەند لوقمەیەکی بچووک. لوقەیمە تەصغیرە لە زمانی عەرەبیە، واتە لوقمەنە، لوقەیمەی بچووک بچووک چەند دانەیەک تۆ ئەخۆیتەوە، ئەخۆیت. ئەفەرمێت تەنها ئەم چەندانەی کە ئەیخۆیت لوقەیماتیش لە نێوان حەوتەوە بۆ دەئەکات، واتە چەندانێکی بچووک لەمانە ئەخۆیت و پشت ڕێکە بێتەوە. ئەمە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم.
ئەوەی کە لە زیهنی ئێمە چەنێکە چەسپیوە لە سنت نییە. ئەی ئەگەر هەر ویستت زۆر بخۆی ئەو کاتە مەعیدە دەکەیتە سێ بەش. مسلمان و غێرە مسلمان فەرقی چییە؟ نافع مەولای ئیبن عومەرە، عەبدوڵای کوڕی عومەر یەکێک لە مەولاکانی مەولا ئەو عەبدانن کە ئازاد کراون. هیچ سەحابەیەکی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم عەبد و جارێ ئازاد نەکرد بێ. ماینە پیرۆزە زۆرێک لەو گەورە پیاوانە کە ئازاد بوون لە خزمەتی ئەوانە ئازاد بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی 63 عەبد و جارێ ئازاد کردو لە ژیانی خۆیە. دایکمان عایشە 75 کردووە. زۆرینەی هاوڵان بە ئەندازی عمری خۆیان. دایکمان عایشە عمری 75 ئازاد کردو. خۆشەویستمان عمری 63 ئازاد کردو. هەشمانە زیاتر عەبدوڕەحمانی کوڕی عەوف 30,000 عەبد و جارێ لە ژیانی خۆی ئازاد کرد. ئەمانە پێیان وتەوە مەولا. عەبدوڵای کوڕی عومەر یەکێک لە مەولاکانی ناوی نافعە. ئەفەرمێ جارێک نافع نەفەرێکی لەگەڵا بوو هێنایە لای نانی زۆر خوارد. عەبدوڵای کوڕی عومەر دوایی بە نافعی فەرموو بە مەولاکەی وتی نافعی کە لە عولەمای ئومەتی ئیسلامی کە لەو کەسانەی ڕیوایەتی حەدیثی زۆر لە ئیبن عومەرەوە کە لە باشترین سەنەدەکان لە ئیبن عومەرەوە بریتێ لەو سەنەدەی کە لە نافعەوە دەرس. ئەفەرمووتی ئەی نافع باجارێکتر ئەم کەسە نەیەتە لام. وتی بۆ؟ وتی چونکە گوێم لێ بۆ پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرموویەتی فەرقی ئیماندار و کافر ئەمەیە. ئیماندار بە یەک مەعیدە بە ئەندازی کەسێک نانەخوا، كافر بأندازي حوت كزنانه. المؤمن يأكل بمعن واحد والكافر بسبعة أمعاء. فرموي إيمان دار تنهاب يك معيدة أخوات أما بحوت معيدة نان أخوة واتا كافر كزور أخوة بلا ماري دنيا أدا. إيمان دار پشتی خوی ڕێک ئەکاتەوە کفایەت ئەکە. ئەمەی کە ئەمڕۆ لەسەر خوانەکانی ئێمە هەیە بە فەضلی خوا زۆر و زەبەندە و ئەنواع و ئەشکاڵ، ئەمە فەضلێکی زۆر گەورەیە و نعمەتێکی زۆر گەورەیە و سوپاسی خوای لەسەر ئەکەین. بەڵام واجبێکی تر لەسەر شانی ئێمەیە. ئەم بەرنامە پیرۆزە 1000 ساڵ سەر زەوی بردووە بەڕێوە، قابل لە بەرنامەی بۆ سفرەی تۆ دانە نابێت، بۆ تۆ دانە نابێت چۆن نانەخۆی. ئەوە لە سیاسەت و دەسەڵاتە گفتوگۆ ئەکا، ئەوە لە دانشۆردنێکی تۆیە مامەڵە ئەکا، لە شێوازی خەوتنت فێرەکە، سفرە و خوانیشت فێرەکە. هەمومان ئادابی الحەمدولله ئیسلام بەکارەهێنین لەسەر سفرەکانمان بسم الله ئەکەین، هەڵەسین الحەمدولله ئەکەین. ڕۆحی ئادابی شەریعەت لە خواردنە بریتە لەوەی کە کەم خۆربی، پەلامار نەدەی، خۆت ڕاگرە، لەش ساغی تۆ بەم کەم خۆریەوەیە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ لە ئیحیا ئەفەرمێ هەرچی ئەوەی کە ئەی خۆی حتمما نیوەی زیادە بۆ زەمەنی خۆی ئەفەرمێ، چ جای زەمەنی ئێمە. ئەفەرمێ ئەگەر دوو نانت خوارد یەکێکیان تەرەکە هیچ زەرێ لە سەحەتی تۆ نادا، هەر وەکو ئێستا ئەو هەر. ئەفەرمێ ئەوی تریشیان بکەرە بەرنامە، نانەکەی تریش مەخۆ. ئەفەرمێ بیکە 36 لەتەوە هەر جارێ لەتێکی لێ لابە لە 36 ڕۆژا وردە وردە ئیتر تۆ ئەبیتە کەسێکی تەندروست کە بزانی چۆن نانخۆی. لەوە چێ سێر بێ بەلاتانەوە خەڵکێکەوە بێ خەڵوەتی کێشا بێ بە خورمایەک یان بە مێوژێک لە شەو ڕۆژێکە، بەڵام وەرە بەم بەرنامەی ئیمامی غەزالی تاقی کەرەوە. خواردنەکەت بکەرە نیوە، چەندێک ئەخۆی بیکەرە نیوە، سێژەمەکەت بکەرە نیوە، سەر سفرەکەت بکەرە نیوە، ئەوەی کە ئەی خۆی اینجا نیوەکەش وردە وردە کەم کەرەوە. لە ماوەی 36 ڕۆژ بۆ 40 ڕۆژە تۆ ئەبیتە کەسێکی مستەقیم لە نان خواردنە، کە ئەمە فەلسەفەی دینە ئێمە فێر ئەکا. ئەمەیە وەها ئەکا لە ئێمە کە بتوانین بیرکەینەوە، بیرمان داگیر نەکرێ. بۆ ئەمڕۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیری داگیرەکرێ. ئەزان کافران زۆر دیراسی ئەمەیان کردووە. ئەگەر بیانەوە فکری ئێمە داگیرکەن، خۆشگوزارانێکی زۆر گەورە ڕوو ئەکاتە شوێنەکە، هەموو سکی تێرە بێ فکری ئیش ناکە. وەکو ئیمامی عەلی رضی الله تعالی عنه ئەفەرمێ کاتێکەوە سکت تێر بوو دوو زەرر لە تۆ ئەکەوێ، یەکێکیان لاشەت ئەڕزێ، دوویان فکرت ئەوەست. داوا ئەکەم لە ذاتی پاکی پەروەردگار ئەم ئادابە گەورەی شەریعەت لەم زەمەنی زۆری و جوانی و نیعمەتانەی خوا لەبەردەستمانە بکەینە پەیامێکی زۆر گەورە بۆ گۆڕانکاریێکی زۆر گەورە. چونکە هەتاوەکو ئینسان گۆڕانکاری لە خۆیان دروست نەکات، لە دەوروبەر مجتەمەع پێی دروست ناکرد. ئەبێ خەڵکی موسڵمان زۆر جیاواز بێ، ئێوەی ئەهلی مزگەوت ئەبێ زۆر جیاواز بن، کەمترین ڕێژەی نەخۆشیە بێ لە ئەهلی مزگەوتا بێ، لەبەر ئەو ئادابانەی کە جێبەجێ ئەکا. بۆ ئێمە ئەمڕۆ لە خەڵکی ترا فەرقمان نییە، هۆکارەکەوێ ئەم ئادابەمان جێبەجێ نەکردو. خوای گیان
لد أبارنا ولد ألالينا ونعمتي زورت في عطاك بين خوان نعمتك كان من بوزياتك درجة كان خير بسر ما نبكر ويا أكرم الأكرمين يا ربي خويا بزي ورحمتي تو زور زور بسر ما نوا هاوار بولاي تو إهنين يا إلهي بزي كان بسر ما نوا زياتك يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين شون رزقي حلالة بيداوين أولش ما ساخك يا رب العالمين لأن خوشينا خوشي بمان بارز يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين رحم بأمتي بيغمرك صلى الله عليه وسلم يا ربي خويا لهرشونا كمسلمان أكون الزحمة وتوبها ما نورا يا ربي خويا مسلمان زالك بسرها مو كافراني جهانا يا رب العالمين يا ربي خويا مسلمان زالك بسر يهود ونصارى وآقر برست ومجوس وقابرستا يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكين بكرمي خود عدالة جهان من بو بجرروا لم فتنة وفساد وآقر برستي أمر رخيا إلهي رزقار مانك لما دي قراي وما دي برستي رزقار مانك إلهي أم إيمان دارانا رويان كروت أماليتو خود شاهدي يا إلهي أمانة جوانترين عبدايتي بوتو أكن أمانة دسي زليلي تنها بوتو برزكنوا سجدة تنها لحضوري تو يا أبن دسي زليلي دعاء تنها بوتو برزكنوا ديا إلهي دعاك ننجرابك وادعوا الله وأنتم موقنون بالإجابة